Dobry dzień. Konnichiwa, ni hao, konnichiwa, annyeonghaseyo, konbanwa, bonjour. Dobry dzień. نزیکەی 3000 زمان لە کۆی زیاتر لەو 7000 زمانی لە جیهاندا قسەیان پێدەکرێت. مەترسی ئەوەیان لەسەرە تا کۆتایی سەدەی 21 لەنێو بچن. ڕۆژی جیهانی زمانی دایک کە بە دەستپێشخەری وڵاتی بەنگلادێش لە 1990مین کۆنفرانسی گشتی ڕێکخراوی پەروەردە و زانست و ڕۆشنبیری نەتەوە یەکگرتووەکان ناسراو بە یونسکۆ ڕەزامەندی لەسەردرا لە 2000 تا ئێستا ساڵانە لە ڕۆژی 21 شوباتدا گرنگی پێدەدرێت. بە پێی داتاکانی یونسکۆ لە ئێستادا بە زیاتر لە 7000 زمان لە جیهاندا قسە دەکرێت. 6700 یان زمانی ناوچەین و لەسەر ئاستی جیهان زۆرترین مەترسی لە ناوچوونیان لەسەرە. Maternas son español y galego. لغتي الأم هي اللغة العربية. یونسکۆ لە ساڵی نێودەوڵەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ زمانە ناوچەیەکان لە 2019ەوە داوا لە وڵاتان دەکات ڕێوشوێن و بودجە بۆ پاراستنی زمانە ناوچەیەکان لە سنووری وڵاتاندا دابین بکەن. یونسکۆ لەو باوەڕەدا هەرچەند ژمارە ئەو کەسانە کەمیش بێت کە بە زمانە ناوچەیەکان دەدوێن بەشێکی گرنگ لە فرەیی کۆمەڵ کلتور و زمان پێک دەهێنن. لە نێوچوونی ئەو زمانانەش بەواتای لە ناوچوونی کەلەپوری هاوبەشی مرۆڤایەتی دێت کە گەڕانەوەی بۆ نییە. نەتەوە یەکگرتووەکان پێی وایە لە ناوچوونی فرەزمانی کاریگەری دەکاتە سەر زۆر شت هەر لە ژیانی زیندەناسیەوە بگرە تا دەگاتە ژیانی کەلتوری. بە پێی نەخشەنامە ئەتڵەسی یونسکۆ پەیوەندیدار بەو زمانانەی مەترسی لە نێوچوونیان لەسرە ئەو زمانانەی لە ساڵی 1950 تا ئێستا قسەیان پێ نەکراوە وەک زمانی لە ناوچوو هەژمار کراون. ئەو زمانانەش کە لەلایەن کەسانی بە ساڵاتچووەوە قسەیان پێدەکرێت و کەم قسەیان پێدەکرێت لە ڕیزی ئەو زمانانەی مەترسی لە ناوچوونیان زۆر لەسرە پۆڵێن کراون. Języki chorwacki. Meine Muttersprache ist Deutsch. 我的母语是汉语。 بۆ ئەوەش زمانێک لە ڕیزی پارێزراودا پۆڵێن بکرێت پێویستە لەلایەن تەواوی نەوەکانەوە قسەی پێ بکرێت و بەبێ هیچ جۆرە سنووردارکردنێک بەکار بێنرێت. بە پێی ئەو پۆڵێن بەندیەش لە سەدا چواری ئەو زمانانەی تا ئێستا قسەیان پێدەکرێت وەک لە ناوچوو ئاماژەیان پێدراوە. لە سەدا دەی ئەو زمانانەی قسەیان پێدەکرێت لە ڕیزی ئەو زمانانەدان مەترسی لە ناوچوونیان زۆر لەسرە. لە سەدا نۆی ئەو زمانانەش کە بە هەمان شێوە قسەیان پێدەکرێت لە ڕیزی ئەو زمانانەدان کە مەترسی لە ناوچوونیان ێجگار زۆر لەسرە. لە سەدا دەی ئەو زمانانەش کە قسەیان پێدەکرێت لە ڕیزی ئەو زمانانەدان بە دڵنیاییەوە لە ژێر مەترسیدان. لە کۆتایشدا لە سەدا دەی ئەو زمانانەی قسەیان پێدەکرێت لە ڕیزی زمانی بێبەرگری پۆڵێن کراون. یونسکۆ نیگەرانە لەوەی لەوانەیە تا کۆتایی ئەم سەدەیە ئەم زمانانە لە نێو بچن.